لە قەزای چەمچەماڵ لە کاتێکدا 2 هەفتە جارێک ئاو بە هاوڵاتیان دەدرێت کەچی پارەی سەرپێچی نەبەستنی پێوەری ئاو نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە و داوا دەکەن وەکو ئاویان بۆ دابین ناکرێ پارەی سەرپێچی پێوەری ئاویشان لەسەر لا بدرێت. هەموو هاوینێک ئەم ینی چیرۆکە دووبارەی بێتەوە کە 13-14 ڕۆژداری ئەومان بۆ دێ ینی کە لەگەڵ ئەوەی ئاویش نایە ینی غەرامیشی زۆرش دێتەوە. ئێستا ئەمە ینی پسوولەکەی منەزیێتر لە ملیۆنە دینار غەرامە هاتوێتەوە کە 14 ڕۆژارێک ینی ئەومان بۆ دێت. وڵاهی داواکاریمان ئەوەیە کە لە حکوومەت ئەگەر ئاوەکەش باش ناکەلانی کەم ینی غەرامەکە ڕەش کاتۆ لە سەرمان ئەگەر پارە خواردن نەبێ ینی ئەمە چییە؟ ئێمە لە گەڕەشی ئاسوودات زۆر بێ ئاوین خەڵکێکی زۆری تایە بوو ئاومان زۆر کەمە کاتەکانی زۆر 10 ڕۆژ 12-13 ڕۆژی پێچێ ئاو ئەجا دێتەوە. لەم کاتەش ئێمە حالم پێوەر ئاو هەر لە ئیشایە نەوەستاوە غەرامێ زۆر بۆ هەموو ماڵەکان هاتووەتەوە. ئێستا مە حالم ملیۆنێکی تایە خانووەکەم ملیۆنێکی تایە و تا ئێستا نەسڕاوەتەوە. بەڵێ خۆی لە کاتی بازەکان هیچ کێشەی نییە تۆ بڕۆ هەر خانوویە بەناو خۆتۆ بکە هەچی بازێکی لەسەر لێ دۆڕەگیری هیچ نەوەستا هیچ مەجالی شتیان نییە. بە پێی زانیاریەکانی پەیام هەر هاوڵاتیەک لە دوای 21 شەشی 2023ەوە پێوەری ئاوی نەبەست بێت لە ڕابردوودا مانگانە 80,000 و لە ئێستادا مانگانە 45,000 سەرپێچی دەچێتە سەر کۆی غەرامەکەی. تەنانەت زۆرینەی خێزانەکانی نیشتەجێی چەمچەماڵ سەر و ملیۆنێک دینار غەرامەی نەبەستنی پێوەری ئاویان لەسەرە. پەیام هەوڵیدا بۆ چوونی بنکەی دانانی پێوەری ئاو لە چەمچەماڵ لەسەر ئەم کێشەی و نیگەرانی هاوڵاتیان وەربگرێت بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن. ئەوەندە نەبێت کە ڕایان گەیاند ئەو بڕەپارەی هاوڵاتیان باسی دەکەن غەرامەی دانەنانی پێوەرەکەی نەک پارەی پێدانی ئاو. هەر لەسەر ئەم کێشەیە چالاکێکی مەدەنی بازەوە دەکات پێوەری ئاو بارگرانیەکی دیکەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و بەسەر ژیانی هاوڵاتیان. ئەوی چەند ساڵانی ڕابردووە چەند ساڵێک لەوە پێش ئێمە بەڕاستی بارگرانەیەکی ترمان بۆ ئیزافە بوو سەر ڕێ هەموو بارگرانی و ناڕەحەتەکانی ترکە بەسەر خەڵکی سنوورەکەمانە دێ ئەویش دانانی پێوەری زیرەک بوو بەڕاستی ئێمە هیچ جدوایەکی نییە و بێ هیچ دراسەیەک سەپێنرا بەسەر ئەو خەڵکەیە هۆکارەکەی هەرچیە بوو بەڕاستی ئێستا وەکو ئەمری واقع هەموو کەسێک هەموو ماڵێک دانراوە. فەرسەفەی دانانەکەی ئەگەر بوو ئەوە بوو بێت لە کاتی خۆیان کە تۆ ئاوێکی 24 ساعتت هەبی و پێوەرێکی زیرەکەتە بێن بەڕاستی کە بەهەرحاڵ بەڵام تۆ ئاوەکەت هەر نییە و لە هاوینیش ئەو نێتە هەر نامینەیە ئەمە بەڕاستی جۆرێکە لە بارگرانی و جۆرێکە لە بازرگاریکردن بەسەر ئەو خەڵکەشەوە و بەڕاستی ئەو وەرەخانشی کە ماگانە بۆ خاوان پشکان دێتەوە بەڕاستی هەر تووشی سەرسوڕمانتەکە ینی کەسێک خۆی حاڵی بوجەموچەکەمان گەلە جوانە اینجا سیرەکەین تۆ لە سەری ملیۆن دینارە بۆتێتەوە ئەمە بەڕاستی هیچ بەهانەیەکی نییە. باشترین چارەسەر لە ئێستاە ئەوەیە کە کێشەی ئاوی ئەم سنوورە چارەسەر بکرێت کە بەڕاستی من پێمان وایە چارەسەر نابێ چکە هەموو ساڵێک کۆمەڵی وعدی باخ و بریق و کۆمەڵی وعدی دووبارە ئەدرێت لە وەرزی گەرما و بەتایبەتی لە وەرزی هاوینانیشا بۆ ئەمەش بەڕاستی بارگرانیەترە و لایانی سوودمەند بوو ئەتوانین بڵێن چەند جیهەتێکی دیاریکراوە ئەگەر ناوەکو خەڵک تەنها بارگرانیە. کێشەی بێئاوی لە چەمچەماڵ لە ئێستادا بۆتە سەرەکی ترین کێشە و هاوڵاتیان نیگەرانن کە حکوومەت تەنها بۆ وەرگرتنی باج و غەرامە دێتە سەرخەت و بۆ دابینکردنی پێداویستی هاوڵاتیان بێخەم و بێباکە. ڕێبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.